کاملێرمان شاخەوان محەممەد لە کەلار وەردەگرین شاخەوان سڵاوت لێبێت مەبەستمە بزانم لە ئێستادا ڕێژەی توشبوانی کۆرۆنا لە چه ئاستێکدایە ئاخۆ کۆرۆنای گۆڕا و دەستی گەیشتووە بە ناوچەی گەرمیان و سەردانی نەخۆشخانەکان لە ئێستادا چۆنە بە تایبەتی لە ڕۆژانی جەژندا. بازادەم کاتە باش دیارە ئێمەستا لە نەخۆشخانەی فریاکەوتنی شەید هەژارین لە کەلار کە یەکێکە لەو نەخۆشخانانەی لەسەر ئاستی ئیدارەی گەرمیان زۆرترین حاڵەتی کتوپڕوە و حاڵەتانەی کە پێویستیان بە فریاگوزاری خێرا لێرە چارەسەریان بۆ دەکرێت و دوای گواستنەوەی زانێرەکان ئێم نەخۆشخانەی لە ڕۆژانی جەژدا ئێمە ئام دوای ئاماری کۆرۆناش لە سنووری ئیداری گەرمیان دەخینە ڕوو باسات من لەگەڵ مەریوان حەسەن لە کارگەڕی نەخۆشخانەی شەید هەژار لە کەلار چەند داتاوزانێرێکی ڕۆژانی جەژن دەخێنە ڕوو دواتر دەچینە سەر ئامارەکانی کۆرۆنا کاک مەریوان جەژنە پیرۆز بێ پێمان بڵێ لە ماوەی ئەم چەند ڕۆژەی جەژنی قوربانی پیرۆز نەخۆشخانەکەی ئەوە کارەکانتان چۆن دابش کردووە و ڕێژەی نەخۆش تا چه ئاستێک لەم نەخۆشخانەیە چارەسەری پێویستیان بۆ کراوە. پێشەکی بەخێراتتان دەکەم ئێمە وەکو نەخۆشخانەی فریاکەوتنی شەید هەژار ڕۆژانە ئێمە نەخۆشێکی زۆر ڕومانتیەکە لە ناوەوەی کەلار لە دەرەوەی کەلار وەکو کفری نەقین جەلەولا ئێمە بە گوێرەی توانا و بە گوێرەی توانایەکی باش ئێمە چارەسەری بۆ کراوە و ڕەوانین ماڵەوەیانەکەینەوە. لێرە چەند نەخۆش لە ماوەی ئەم چەند ڕۆژە چارەسەریان بۆ کراوە حاڵەتەکان چی بووە و حاڵەتی مردن هەبووە کە تۆمار کراوێت؟ وەکو حاڵەتی مردن ئێمە حاڵەتی مردنمان هەبووە وەکو عملیات 6 عملیاتی کوتوپڕمان هەبووە لەم هۆڵی پێشوازی ئێمە 680 نەخۆشمان بینیوە نەخۆشەکان نەخۆشی قورسی تیا بووە نەخۆشی سووکی تیا بووە دکتۆرە بەڕێزەکانمان ئێمە ئەوەی لە توانایانە هاتووە بە باش چارەسەریان بۆ کراوە و ڕەوانی ماڵەوەیانەکەن. کاک مەریوان لە ماوەیەم چەند ڕۆژە چەند پەرستار و چەند پزیشک لێرە لە ئەرکا بوون یعنی بە بەردەوامی لە ماوەیە 24 ساعتان ڕۆڵیان بینی. 4 پزیشکی بەڕێزمانەیە ئێرە لێرە دەوامەکەن دوانیان لە هەشتی بەیانی و بۆ هەشتی شەو لە هەشتی شەوە بۆ هەشتی بەیانی بە 24 ساعتی ئێمە ئەم نەخۆشخانەیە پزیشکی لێیە. کاک مەریوان باسی حاڵەتەکانی مردنی کرا و حاڵەتانە بەهۆی چیوە بۆ ڕووداوی هاتوچۆ بووە و چ جۆرێک بووە و ئەو کەسانەشی کە گیانیان لە دەستداوە تەمەنیان چەند بووە؟ وڵی ئەوانی کە حاڵەتی مردنی تیا بووە تەمەنی تیا بووە عادەتەن ماتۆرسکیلی تیا بووە حاڵەتی کوتوپڕی تیا بووە ئەو حاڵەتانەیە. زۆر سپاس بۆ کاک مەریوان. بەڵێ بازات ئەگەر ببینین بەو شێوازە ینی ڕۆژانە ساڵەی پێشوازی نەخۆشخانەی فریاکەوتنی شەید هەژارەوە لە ماوەی ئەم چەند ڕۆژەی جەژندا وەک بەڕێوەبەری کارگەڕی نەخۆشخانەکە لە بەشی ئێشەگر باسی کرد کە 680 کەس لەم نەخۆشخانەیە لە ڕۆژانی جەژندا چارەسەری پێویستیان بۆ کراوە و 250 پشکنینی تاقیگەیی ئەنجام دراوە و بەداخەوە 7 کەسیش بەهۆی ڕووداوی جیاجیاوە ژیانیان لە دەستداوە لە سنووری ئیداری گەرمیان و 10 حاڵەتی ڕووداوی هاتوشۆش تۆمار کراوە کە لە ماوەی ڕۆژانی جەژندا بازا دەگەر بینەوە سەر ئامارەکانی کۆرۆنا لە ماوەی ئەم هەفتەیەدا 3000 پشکنین بۆ توشبوانی کۆرۆنا یاخود بۆ وڵاتیانی سنووری ئیداری گەرمیان ئەنجام دراوە و لەو حاڵەتانەش 300 کەس واتە لەو 3000 پشکنینە 300 کەس دووچاری کۆرۆنا بوون و 2 کەس گیانی لە دەستداوە و ئێستا لە ناو نەخۆشخانەی قەڵاکە تایبەتە بە ڕوبەڕبوونەوەی کۆرۆنا لە کەلار زیاتر لە 45 نەخۆش لەو نەخۆشخانەیە هەن لەژێر چاودێری پزیشکی وردان و داواش لە وڵاتیان کرا زیاتر پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن. زۆر باشە شاخەوان محەممەد سوپاس بۆ تۆ و میوانە بەڕێزەکەتش پارێزراو بن.